لەبەرەوەی هەتا 3 ساڵی فێری قسەکردن نەبوو، پاش فێربوونیشی سەرەتا بە چرپە لەبەر خۆیەوە قسەی دەکرد و دواتر بە دەنگی بەرز دەیوتەوە، خێزانەکەی بە منداڵە گێژەکە بانگیان دەکرد. لەوێوە گۆڕا بۆ زیرەکترین مرۆڤ کە لەسەر زەوی ژیابێت، باوکی ئەتۆم و چەندین نازناوی تری لێنرا. ئەلبێرت ئەنشتاین لە 14 سی 1879 لە شاری ڤۆرتنبێرگی ئەڵمانیا لەدایک بوو. ساڵی 1896 لەگەڵ خێزانەکەیدا چووە سویسرا و ساڵی 1900 لە زانکۆی پۆلەتەکنیکی زیورخ بڕوانامەی مامۆستای فیزیا و ماتماتیکی وەرگرت. سەرەڕای و بلیمەتی وەک خوێندکارێک دەریخست، بەڵام بەهۆی سەرکێشی و نەچوونەوانەکانیەوە پشگیری نەکرا بۆ ئەوی ببێتە مامۆستا. بۆیە ماوەی 2 ساڵ بێکار مایەوە و دواتر وەک فەرمانبەرێکی ئاسایی لە ئۆفیسی داهێنانی سویسرادا دەست بەکار بوو. ساڵی 1905 ناونرا ساڵی موعجیزەی ئەنشتاین. لەو ساڵەدا بڕوانامەی دکتۆراکەی بەدەست هێنا و بیردۆزی بنەماکانی ڕێژەیی بڵاو کردەوە کە تیایدا یاسای وزەی دۆزیەوە و باسی لە کشانی گردون و چەمانەوەی تیشک و چەندین بنەمای تری فیزیا کرد کە تەواو لەگەڵ تێگەیشتنی ئەو سایزانەکانی فیزیادا جیاواز بوو. ساڵی 1915 ئەنیشتاین بیردۆزەکەی تەواو کرد و ناوی بیردۆزی ڕێژەیی گشتی. بەوەی ئاڵۆزی بیردۆزەکە و نەبوونی تەکنۆلۆژیای پێویستەوە لەو سەردەمەدا نەتوانرا بسەلمێنرێت. تاوەکو ساڵی 1990 خۆرگیران ڕوویدا و هەموو بەڵگەکانی سەلماندنی بیردۆزەکەی تیا دەرکەوت. بەوەش ئەنیشتاین بۆ دیارترین زانای جیهان و سەرتاپای تێگەیشتنی مرۆڤی لەسەر گەردون و فیزیا گۆڕی و چرخێکی نوێی زانست و تێگەیشتن لە سروشت و گەردون لەسەر دەستی ئەو دەستی پێکرد. ئەنیشتاین لە ساڵی 1922دا خەڵاتی نۆبڵی لە فیزیادا پێبەخشرا. لە ساڵانی 1990 بۆ 1925 زیاد لە 600 کتێب دەربارەی ئەنیشتاین و بیردۆزەکەی نووسران. ساڵی 1933 بەهۆی بۆچوونە سیاسیەکانیەوە دەربارەی دەسەڵاتی نازیەکان ئەنیشتاین دەستبەرداری ڕەگەزنامە ئەڵمانیەکەی بوو. بەرەو ئەمریکا ڕۆیشت و لەوێ وەک پرۆفیسۆری فیزیای تیۆری لە زانکۆی پرینستۆن دەست بەکار بوو. ئەنیشتاین بووە کاراکتەری سەرەکی لە دروستکردنی بۆمبی ئەتۆمیدا. ساڵی 1952 ئەنیشتاین داوای لێکرا کە ببێتە سەرۆکی ئیسرائیل، بەڵام ئەو ڕەتی کردەوە و لەبری ئەوە لەگەڵ چەند پرۆفیسۆرێکی تردا زانکۆی ئۆرشەلیمیان دامەزراند. ڕۆژی 7 چواری 1955 ئەنیشتاین تووشی خوێنبەربوونی مێشک بوو. کاتێک پزیشکەکان ویستیان نەشتەرگەری بۆ بکەن، ڕەتی کردەوە وتی ژیان تامی نامێنێ دەگەر پیشە سازیانە درێژ بکرێتەوە. من بەشی خۆمم کرد، ئێستا کاتی ئەوەیە بڕۆم. ڕۆژی دواتر ئەنیشتاین کۆچی دوایی کرد. ئەنیشتاین وەسیەتی کردبوو دوای مردنی لاشەکەی بسووتێنرێت، بەڵام تۆماس هارڤێ کە پزیشکی دادوەری بوو مێشکی ئەنیشتاینی دەرهێنا تاوەکو لێکۆڵینەوەی لەسەر بکات و هەوڵ بدات نهێنی زیرەکیەکەی بدۆزێتەوە. بەڵام سرە ڕای هەموو ئەو تاقیکردنەوە و لێکۆڵینەوانی لەسەر مێشکی کران. هەتا ئێستا هیچ جیاوازیەک لە نێوان مێشکی ئەنیشتاین و مێشکی مرۆڤی ئاساییدا نەدۆزراوەتەوە. بۆیە دەکرێت نهێنی بلیمەتیەکەی ئەنیشتاین لە وەڵامەکەی خۆیدا بێت کاتێک پرسیاری زیرەکیەکەیان لێ کرد و وتی نهێنی زیرەکی من لەوەدایە کە پرسیاری مناڵانە دەکەم و واز ناهێنم تاوەکو وەڵامەکەم دەست دەکەوێت. خەیاڵ لە معریفە گرنگترە. من پرسییم چی ڕوودەدات ئەگەر بە سواری تاڵێک تیشک بە گەردووندا گەشت بکەیت. ئەنیشتاین لە تەمەنیدا چەند کتێبێکی دەربارەی بیر و بۆچوونە سیاسی و فەلسەفیەکانی نووسیوە و بەردەوام وەک چالاکێکی بواریک مرۆڤایەتی کاری کردووە. پاشمردنی دەرکەوت کە بەهۆی ئەو بۆچوون و چالاکیانەوە بە درێژایی 22 ساڵی ژیانی لە ئەمریکادا لە ژێر چاودێری FBI دا بووە. نامۆ سەربەست NRT.